ڤیزانیش گەرەکێشان یەکەم سەرەکی ئەوەیە ئەگەڕێتەوە بۆ دایک و باوک دوو برادەر و هاوڕێ ئەو شتانی کە لەگەڵەیە کە هەڵسوکەوتەکان ڕۆژانە ئەبێ جگەرە بکێشێ یان نەکێشێ یان چاو لە چاوکەریەکی ئاوای تێدایە و دەگەڕێتەوە بۆ سەر ئەوەش کە هەندێک کەسایەتی خۆی هەیە دەگەڕێنەوە بۆ سەر ئەوەی کە دەڵێ وەڵا من جگەری دەکێشم چاو لە ئەوەی دەکەم ئەو جگەری دەکێشێ بۆ من نەکێشم دەتر زۆر بۆتە چاو لە چاوکەرێت. لێرگەلەش ئێستا زیاتر بووە بە دیاردەیەک هۆیەکەشی زیاتر دەتوانم بڵم چاولێکەریە بەداخەوە لە قوتابخانەکانیش ڕەنگە تا ئێستا وەک پێویست گرنگی بەوە نەدرابێت بۆ شارکردنەوەیان تەوان هیوامان زۆرە کە دووە ئیشی لەسەر بکرێت چکە بەڕاستی زۆر فراوان شەمۆلێکی یعنی بنمونە دەبینی کۆبرۆی جگۆرۆت کێشیت نەک زۆرۆکێت خوب زۆرۆکێوی ساڵێکە 2 ساڵە 3 ساڵە 4 ساڵە هەگەر تا دڵ خوێ نەبێ بلۆتە دڵ ڤیزۆرۆکی بچیک بەهابی هەگە هەر کێشی هەر زەڕێ ناسەخۆکەی هەرش دەرغە بکێشە و هەگەر تو خیرەکەی بوو جگۆرە یعنی جگۆرەکە چ قیمەتی خونە بوو یەک ڕۆبی ئەو زەڕە مرۆڤەت و ڕۆبی بچێش دەربە بەس جگۆرەکی بکێشی بەس یعنی دۆ نەفسەخۆ تێرکەی و نەوەکو شولەکی بۆشە پاکات بژمەتە هەلو هەڕە وەرزشی بکە کە دەخیرەتکەی چییە ژدار بە وەرزشی بکەیت